ئەم شەو نزیکەی پێنج پیزامان داوە، دوو ماسی دوو مریشک. لە یەکێک لە مزگەوتەکانی شاری کەلارم ئەمڕۆ لە شەی 27ی ڕەمەزان کە شەی 27ی قەدرەکە مزگەوتەکە بە تەواوی پڕ بووە، وەکۆی بینن لە دیمەنەکان مزگەوتەکە بە تەواوی پڕ بووە. هاوڵاتیان لەم شەوەدا بە زۆری سەردانی مزگەوتەکەن تاعەت و عیبادەت ئەنجام دەدەن. لە مزگەوتی نیشتیمانم لە قەزای کەلار دیارە لەم مزگەوتەیە جیا لە ئەنجامدانی تاعەت و عیبادەتەکان چالاکیێکی جیاواز ئەنجام ئەدرێت. لە مزگەوتەیە کە پێشبڕکێیەکی پرسیار و وەڵامە لەلایەن مامۆستای مزگەوتەکەەوە ئەنجام ئەدرێت و ئەوانشی کە وەڵامەکەیان ڕاست بێت ئەبنە خاوەنی خەڵات و ئەو کەسان خەڵاتەکانیش بریتین لە ماسی و پیرزا. منە ڕۆمە لای مامۆسا و پێشنوێژی مزگەوتەکە مامۆسا سڵاو لێبێ باسی ئەومان بۆ بکە شەوانە لە مزگەوتیان چالاکیێکی جیاواز ئەنجام ئەدرێت کە پرسیار و وەڵام ئەنجام ئەدرێت و لەگەڵەوەشە خەڵاتەکان جیاوازن. بەڵێ ئەم شەو چەند کەس ماسی بردەوە؟ بەڵێ الحەمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. داواکەم خوای گەورە ئەم شەومانی قبول کات و نیەتمان خاڵس کە بۆ خۆی بێت. بێن بڕگەیەکمان زیاد کردو 2 ساڵە پێوترێ پرسیار و وەڵام. ئەمە کاتی خۆی لە نەوەدەکانە هەبوو لە مزگەوتەکان، بەس فترەیەکە نەماوە. ئیتر من بە پێویستم زانی لەبەرەوە خەڵک زۆر دەمەتەخەنێکە ئەم بڕگەیم هاوردووە. الحەمد لله مە 2 ساڵە زۆر بە خۆشی و بە جوانیەشە دەڕێەوە، چکە پرسیارەکانی من هەم علمیە و هەم فقیە و هەم سوودیشی زۆرە. بڕواب کە خەڵکێکە بووە بەهۆی ئەو پرسیارانشتی زۆر فێر بووە و خوای گەورە پاداشتی چێشتخانەی سوڵتان باتۆ کە دەست پێشخەریان کرد. ئەوان جایزەکانیان بۆ مەداناوە، بەڵام جایزەکان جیاوازە فعلەن. ئەوان بۆ هەر کەسێک کە بیزانێ ماسیێکێ دەنێ. ماسیەکە 2 کیلۆ نیۆ جاروایە 2 کیلۆ 200 ئەگەر نیان بێ 2 کیلۆیە. ئەگەر ماسی نەبێ مریشکێ دەنێ، مریشک نەبێ قۆزی ئەدەنێ. گرێت کافیش ئەمساڵ هاتۆتە ناو وەزعەکەەوە گرێت ئەوەی کاک بڕیار ئەوان پیزامان ئەدەنێ. کاک ئاری عەتری هاوردووە. خەڵکێکەیە یعنی بۆ بەو جۆرە یعنی جیاوازن خەڵات. والله ئەزانی چۆنە ئەمە مەطعەمە، یعنی مەطعەمێژە ماوەسە من حەز دەکەم یعنی بڕواب کە ماسیەک لە سوڵتان بیخۆی 2 کیلۆ نیو بێت بە 45,000 دینارە. یعنی من ئێستا لەوێ هەدیەکی بدەم قەڵمێکی دەمێ بە 2,000 ئەی ماسێک بە 45,000. توخوا مە حەیف نییە یعنی دوعای بۆ نەکەیت. باشە کەسێک وەڵامەکە بزانێ ئێوارەی دوایەوە بۆ خۆی ڕاتێر لە دوای وەرەقەکەم داپێت لە بەیانی وە سعاتێ پێشەوە تەلەفۆنیان بۆ ئەکەیژی ماسیەکم حازرە، ماسیەکەم بۆ حازرکەن تۆ نەیەژ وەرەقەمەیە ئەوە چەکە وەکەوە چەکی بانقت بێ ڕێک پارەکەت تەسلیمەکەیتەوە. ماشتان چێت لەم چالاکیانە مامۆستا؟ دووشت یەک ئەو خەڵکە هەستەکەم دەمەتەقە زۆرەکە مەشغوڵە بە مۆبایلۆ، ئەمە خاڵ یەکەم. خاڵی دوم ئستفادەیەکی هەیە. پرسیارەکانی من پرسیاری مستەهدەفن، پرسیاری گەرێکن ئستفادەی هەیە. باسی نوێژە پرسیارێک مەژم ئایا ئەو سەجدەنەکەی نوێژەکەت بەتاڵە یا بەتاڵ نییە. من مەبەستمێ پرسیارەکەکەم خەڵکەکە نایزانیە بۆی من دوای ڕووکردنەوادەم. ئەم شەو چەند کەس وەڵامەکانیان زانی و چەند ماسی پیزاتان بەخشی؟ ئەم شەو نزیکەی پێنج پیزامان داوە، دوو ماسی دوو مریشک. لەبەر کاتەکە وتم ئەنا زیاترمان هەبوو، خۆزیشمان هەبوو ئەمساڵ ئەم شەو بەس کاتەکە ئەوە خدای درەنگە و بەڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکاندا مزگەوتی نیشتیمانە لە قەزای کەلار مزگەوتەکە بە تەواوی پڕ بۆ وەکەوەی بینن لە دیمەنەکاندا شوێن نابێتەوە، خەڵک بەرپێوە وەساوە لای دەرگاکانەوە و هەروەها وەک باسم کرد لە مزگەوتەیە چالاکیێکی جیاواز ئەنجام ئەدرێت کە چالاکی پرسیار و وەڵامە. هەر کەس وەڵامی پرسیارەکان بداتەوە وەڵامەکەی ڕاست بێت ئەبێ خەڵاتی پێدرێت کە خەڵاتەکانش بریتین لە ماسی بدرژا و پیرزا و مریشکی برژا و بوون.